خوێندنەوەی جیاواز بۆ پێشاتەکانی ڕابردوو و هەروەها داهاتوو شتەکرێتەوەی کە لە بەردەم ئەمریکا ئیسرائیل و داهاتوو ئێراندایە چییە و ئایا ئەم شەڕە ئامانجەکانی خۆی لەکوێدا دەپێکێت و کۆتایی پێدەهێنرێت. من لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز بژار تەها خەلیل شارەزای سیاسەتی نێودوڵەتی لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز بژار سپاس کە لەگەڵ کوردستان 24 ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتۆتە ناو دۆخێکی ئاڵۆزەوە لە مێژە دەگوترێت کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕدرێت. پێت وایە ئەم شەڕەی کە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکردووە لەگەڵ ئێران بە گۆڕینی ڕژیمی ئێران یا هەر بژاردێکی دیکە چ گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی دروست دەکات؟ شێوەرەی بینەرانی بەڕێز باش، سوپاس بۆ ئەوەی کە لەم کەناڵەوە بتوانم دەم و سەنگی خۆم بگەێنم و ڕای خۆم لەسرم بابەتە بڵێم. ئێمە هەر لەم کەناڵە بەڕێزەوە لە سەردەمی شەڕی ئۆکراینەوە باسمان لەوە کرد کە گۆڕانکاریەک لە خاریتەی عامی شەرقی ئەوسەطا بێت. بەتەحدید دوا بە دوای کۆتایی هاتنی یاخود تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر ئیتیفاقی سایکس-پیکۆ دیارەکە ئەو ئیتیفاقیە تا 100 ساڵ قووەی ئیلزامی هەیە و ئەم قووەتە تا 100 ساڵ بەردەوامە بێ، بەڵام لە دوای ئەوەوە ئەکرێ بە ئیتیفاقێکی تازە و بە ڕێکەوتنێکی تازە و بە دیزاینێکی تازە جارێکی تر گۆڕانکاریەکان بێتەوە کایە. ئەوەی کە هەیە و ئەگوزەرێ من چەند ساڵێک پێش ئێستا هەر لەم تەلەڤیزیۆنە بەڕێزۆ باسیەوەم کرد کە ناوچەکە لەسەر تۆپێکی ئاگرە. ئەم ناوچەیە ڕوبەڕووی کۆمەڵی گۆڕانکاری ئەبێتەوە و ئەم گۆڕانکاریانی کە هەیە لەولاوە تۆ خاریتەی داود هەیە، لەولاوە کۆتایی هاتنە بە ئیتیفاقیەکەی سایکس-پیکۆ کە لەو ئیتیفاقیا کە کوردستانی تیادا بەش کراوە بە 4 پارچەوە. ئەم دەوڵەتانەی تر کە هەن کاتیان هاتووە، مەسەلەن تۆ تەماشای گۆڕانکاریەکان کە لە مێژووی ئێرانە هەیە، هەر چەند ساڵ جارێک گۆڕانکاری ڕوویداوە. ئەو گۆڕانکاریانی کە لە مێژووی عێراقا هەیە، هەر چەند ساڵ جارێک گۆڕانکاری ڕوویداوە و ئەو گۆڕانکاریانە بە هەمان شێوە لە سووریا و لە وڵاتانی تریش کە بە هەمان شێوە من پێشبینی ئەوە ئەکەم ئەم گۆڕانکاریانە لە تورکیاش بە هەمان شێوە ڕووبات. لێرەدا کاتی ئەوە هاتۆ کە جارێکی تر خاریتەی شەرقی ئەوسەد چاوێکی پێ بخشێنرێتەوە، یاخود ئەو بە بابەتەی کە چەند ساڵێکە لەمەوبەر ئیسرائیل بۆ خۆی ڕێکلامی بۆ ئەکا یاخود بازارگەرمی بۆ ئەکا کە گۆڕانکاریە لە خاریتەی ئیسرائیلە کە هەتا ئەگاتە باشەکەواتە بەڕێز بژار پێتان وا بوو کاتی ئەوە هاتبوو کە گۆڕانکاریەک لە ئێران ڕوو بدات و ئەم گۆڕانکاریە بەدەست پێشخەری ئیسرائیل و ئەمریکا بەم شەڕە دەستی پێکردووە؟ خۆی ئێران کارێکی کردا، با بڵێن دەسەڵاتی ئێرانی کارێکی کرد، کارەکەی ئەوانی خێراتر کرد. ئەجینا بۆ خۆی ئێران کاتی لە ناوچوونی هاتەبوو، خۆی کۆتایی بە شتەکانی ئێران هاتووە لە نەتیجێ و ئەزمە داخلیانی کە لە ناو ئێران خۆیان هەبووە. یعنی تۆ قەیرانێکی زۆر لە ناو ئێرانە هەبووە پێش ئەم لێدان و ئەم شەڕ و ئاژاوێش کە ئێستا بەخۆی ئێران دەبوو لە مڤێنزی مفاوەزاتە لەوان زیرەکانی تر تعاملی بکردا لە کاتی تەفاوزکردن لەگەڵ وڵاتانی ئەوروپا و با بڵین غەربا کە مەسلەی چەکی ئەتۆمی بوو کە دەکرا ئێران زیرەکانەتر تعاملی لەگەڵ ئەم بابەتا بکردایە، بەڵام عینادی خۆیان ئەم عملیەکەی سەریع کرد. جینا ئێران بۆ خۆی یەک دنیا ئەزمەی تری هەیە لە ناو داخلی خۆیان، ئەزمەی اقتصادی هەیە و خەڵکەکانی ئێران لە معاناتی ئەوە ئەژین کە ئەو احتیماماتی کە ئێران بە چەک و تەقەمەنی و بە بابەتی نەوەوی سەرفی کرد ئەگەر لە میلەتەکەی خۆیان سەرفی بکردایە و ئەگەر بگەڕایەتەوە ئەو خزمەت با بڵین ئەو مەساریفانی بگەڕانایەتەوە بکە بۆ هاوڵاتیەکانی خۆیان، ئێستا ژیان و گوزەران لە ئێرانە بە جۆرێکی تر ئەبوو و هەرگیز ئەم ڕووداوانێ و ئەم پێشهاتانی کە ئێستا ئەبوو بەم شێوەیە چاوەڕوان کراو نەبوو. باشە بە کۆی گشتی ئەگەر بە کۆی گشتی کە گەمەکان تەماشای بابەتەکە بکەین، کۆی گشتیەکە لەوایە کە تۆ معادلەکان بە گۆڕانکاری نێودەوڵەتیەکان و بە زمانێکی کە ئەگەر باسی بکەین تەبخەکە چێشتەکە ئیتر ئامادە بوو، کوڵا دەمی کێشا و گەیشت. باشە کاتی ئەوە هاتۆ کە ئەو جۆرە خواردنی کە لە مەطبەخی سیاسی خەریکی بوون بخرێتە سەر مێزی خواردن و پێشکەشی
جیهان بکرێت. زۆر باشە بەڕێز بژار پێتان وایە کە وڵاتانی دیکەی عەرەبی ناوچەکە چۆڕۆڵێک یا بچە پێگەیەکیان لەم دۆخە ئاڵۆزەدا هەیە بە تایبەتی وڵاتانی هاوسنوور یا هاوپەیمان لەگەڵ ئێرانێکێک لەوانە عێراقا ئێستاش ناوە گروپە چەکدارەکان لەلایەن ئەمریکاوە دەکرێن ئامانج ئەوانیش بەرەیەکی شەڕیان دژ بە ئەمریکا و ئیسرائیل کردوتەوە. پێت وایە کە ئەم گۆڕانکاریانە کاریگەری لەسەر دۆخی ئەمنی و سیاسی و گۆڕانکاری ڕیشەی لە نێو وڵاتانی دیکەشدا دروست بکات؟ بێگومان ئەو گۆڕانکاری و ئەو ئالۆزیانە دروست بووە و دروستیش ئەبێت و چاوەڕوانی ئالۆزی زیاتری شەکرێت. بۆ خۆی ئەمەش جۆرێکی تر لە هەڵەکانی ئەمریکا بوو لە کاتی خۆیان لە ساڵی 2023 کاتێککە حکوومەتی عێراقی ڕوخێنرا و سەدام وەلانرا دەبوو سیاسەتی ئەمریکا لەم ناوچەیە سیاسەتێکی حەکیمانەتر وایە نەدەبوو ڕۆڵ و کاریگەری ڕێگەی بدایە بە ڕۆڵ و کاریگەری ئەو ئەحزابانەی کە تابعی ئێران و لێرە زیاتر خوان پرچەک بکەن و یان وەلایان بۆ ئەوەی کە هەنێ حزابمان هەیە لە جنوب ئەوەی وەلایی بۆ ئێران هەیە ئەوەی وەلایی بۆ عێراق خۆی نییە کە کوڕی ئەم وڵاتەیە بەڵێ ئەمانە کاریگەری خۆی هەیە و ئەوەش دیسانەوە ئەو ڕخنەیە بێ بگەڕێنینەوە بۆ ئەمریکا لە کاتی خۆیان سیاسەتێکی حەکیمانەی نەبوو لە کاتێکا کە عێراقی لەسەر سینیکی ئاڵتون پێشکەش بە ئێران کرد کەواتە لە ئێستا تۆ بێ چاوەڕوانی ئەوە بکەیت ئەو گەرایانەی کە ئێستا ترەکیون و ئێستا گەورە بوون بێگومان مەشاکیلێکی زۆر ئەنێنەوە لە ناوچەکە و ئەبنەبایم مەشاکیل هەم بۆ دراوسەکانی تر کە وەکو ئاردەنا وەکو سعودیە وەکو کوێیتە وەکو جێگەکانی تریشە کە ئەمە بۆ خۆی حتا بۆ ناوخۆی عێراقیش ینی ئیستقرارێتێک لە ناوخۆی عێراقا هەیە ئەو ئەزمەی کە ئێستا ئێمەی تیان ینی عێراقێک کە لە دوایەوەی کە انتخاباتیش کراوە هەموو شتێک کراوە تا ئێستا خۆیان یەکلایی نەکردوەوە کە کێ ئەبێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی کە گروپەکان لە ناوخۆیانە ناکۆکن گروپەکان گروپێک نین ئەوەنی ئینتیمان بۆ ئەطراف هەیە بۆ دەرەوەی وڵاتی عێراق هەیە بۆ لایەنەکانی تر هەیە ئەوە ئینتیمان بۆ ناو عێراق خۆی نییە. باشە کەواتە پێت وایە ئەم گروپانە کە پێشووتریش سەرێشە بوونە بۆ عێراق و لە ژێرگوشارە بەردەوامەکانی ئەمریکادان ئەم جارەش سەری عێراق بخۆن؟ ئەزانی مشکلەی ئێمەی خەڵکی سیاسی ئەوەیە لە وڵاتە ناوەندیان باڵین لە خاوەرمیانە لە شەرقی ئەوسەتا مشکلی خەڵکە سیاسیەکان ئەوەیە کە پێش حەدەس نین هەمیشە دوای حەدەسن ئەزانی ئەبێت خەڵکانێکمان هەبێت لێکدانەوەیان هەبێت بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو ئەدات چۆن تۆ خۆتی لەگەڵا ڕێک ئەخەیت چاوەڕوانی چی ئەکرێ و تۆ چۆن ئامادە ئەبی بۆ هەر چاوەڕوانکاریە کە بێتە کایەکەوە بە هەمان شێوە کە ئەمەش بەداخەوە لە ناو حکوومەتی کوردستانیشە ئەو بابەتە هەیە ئێمە کە لە هەر چواردۆرمانە ئاگربارانە تا ئێستا نەمانتوانی و ناوماڵی کوردیەک بخەین ئەگەر بێت و ئێمە ئامادە نەبین بۆ ئەم گۆڕانکاریانی کە لە چواردۆرمانە ڕوئەیات هەر لە ڕۆژئاوە هەتا کۆگاتە ڕۆژ هەڵات و هەتا ئەگاتە باکوور و هەتا ئەگاتەوە خواروی عێراقیش تەماشا بکە لە هەر چواردۆرمانە ئاگربارانە بەڵام تا ئێستا ئێمەی سیاسیەکانی ئێمە خوان نەیانتوانی خۆیان ڕێک بخەن بە شێوەیە کە بتوانن لە پێشهاتەکان لەو ئەگەرانی کە دێنە پێشەوە مووقفێکی چۆنەڵێ لاینی کەم پارێزراوتر بین لە ئێستا هەردووە تەماشاکەین ئێرانێک لە ئێستا ئەگەر بەهۆی خۆیەوە بیاخود بەهۆی دەست و داوەنەکەیەوە بێت با بڵێن عاسیمەی کوردستان ئاەتە بەر ساڕوخ و موشک یان سلەیمانی بە هەدەف وەرەگیرێت و ئێرێتە بەر ئەمە لە کاتێکان نەق هیچ قاعیدێکی ئەمریکی کوردستان هەیە نە لە عاسیمی کوردستان کە با بڵێن پایتەختی کوردستان وەنە لە شاری سلەیمانیشە نە قاعیدێکی عەسکەری وەنە بە هێزی ئەمریکی لێرە هەیە تاوەکو لێرە بێن گل و داخ و ڕقەکەی خۆیان لە وڵاتانی لەو شوێنانە خاڵیکەنەوە نە هیچ شتێکیش بەڵام لە گەڕانەوە بۆ پرسیارەکەی بەڕێستان کە ئەو نائارامی کە هەیە لە خواروی عێراق و لە ئەوەی کە ئەبێتە مایی مەترسی و ئەبێتە ماوەی چۆنەڵێ جۆرێک لە قەلەقی دروستکردن بۆ هەر چواردەور ئەو تا لە
کوردستانی خۆمانە بەو شێوەیە ڕەنگی داوەتەوە. زۆر باشە بەڕێز بژارە هەماژەت بەوە کرد بە لەم حاڵەتانەدا پێش ڕووداوەکان نەکەوین، بەڵام زۆر جار خوێندنەوەی ورد بۆ کۆمەڵێک بابەت دەکرێت بە شارەزایی لەگەڵ چۆنیەتی سیاسەتکردنی هەر وڵاتێک لەگەڵ ئەو ڕووداوانەی کە تێو دەکەوێت. بۆ نمونە ئەگەر بەراوردێک بکەین لە نێوانە و شەڕی ئێستا لەگەڵ ئێران هەیە کە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هەیەی ئەوەی کە لەگەڵ عێراق لە شەڕی 8 ساڵەدا هەیبوو. پێت وایە لە کۆتاییدا ئێران ملکەچی داواکاریەکانی ئەمریکا دەبێت ئەو جامەژە هەر هەڵدەدا کە لە سەردەمی خومینی کردی، یا ئەچێتەوە سەر مێزی دانووسانەکان هیچ دەرفەتێک ماوە بۆ ئەم بابەتە یان نا بەردەوام دەبێت و ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت بەدیدێ. ئەگەر جارێکی کە گەڕانەوە ئەم جارش هەر لەم ئەگەر سێجار ئەگەرم وت ئەگەر گەڕانەوە هەبوو بۆ سەر مێزی دانوستان ئەوە ئەبێ بە شێوەیە لە شێوەکان خێمەکەی سەفوان دووبارە کرێتەوە بۆ ئێران. چۆن ساڵی 2023 کە خێمەی لە 2000 کە شەڕی کوێت بوو، خێمەی سەفوان کە ئیتیفاقی خێمەی سەفوان کە عێراق وازی لە هەموو شتێک هێنا بە جۆرێک کە ناوژووری سەرۆکی عێراق تەفتیشەکرا، لوژانەکانی تەفتیشە هاتن ناوژووری ژوورەکانی سەدامیان تەفتیشە کرد، ژووری خەوتنەکان تەفتیشە کرد. ئەگەر دانوستانێک هەبێ ئەم جارە بێقەید و شەرت ئەبێ ئێران خۆی تەسلیمی ئەو دانوستە ئەو وەرەقە سپیە بکات کە ئەوانەی خەنە بەردەستی و ئیمزای پێکەن. ئەمە دانوستانی پێ ناوترێ، ئەمە پێوترێت تەسلیم بوون، هەروەکو چۆن مێژووی ساڵەکانی زوو کە ئیتیفاقی سەفوان جۆرێک بوو لە جۆرەکانی تەسلیم بوونی ڕژێمی عێراق بە ئەمریکا و بە قواتی تەحالوف. بۆیە ئەگەری ئەم جارەیان بۆ مفاوەزات گەڕانەوە بۆ مفاوەزات ئەگەرێک نەماوە بە بڕوای من و ئەم جارەیان کۆتایی هاتنە. ئیتر چۆن ئەڵێن بە زمانی فارسی بپایان میرەسێت، بە زمانی ئینگلیژی فێڵن the end. ئیتر کۆتایی گەمەکەیە و لێرانە نقطەیەک ئەچینەوە سەری دێڕ بۆ مێژوویەکی تازە. باشە بڕوای من بەم شێوەیە ئەبێت. باشە بەڕێز بژار ئەمەی کە جەنابەت ئیتیفاقەکەی سەفوانیش دووبارە بەڵێ ئەمەی کە تۆوتت کۆتایی پێدێت و بە پەیان میرەسەت بەگشتی ئەگەر ئەمە ڕوو بدات چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت؟ لەبەرەوەی کاریگەری ئێران لەسەر وڵاتانە لە ماوەی ئەو 47 ساڵەدا کاریگەریکی قوڵ بووە، دەوڵەتێکی قوڵ لە نێو خاکی وڵاتەکانەوە دروست بووە کە ئاراستەی سیاسەتەکانی ئێرانیان بە ئەو شێوازە دەکرد کە بەدڵی ئەو بوو. چی دەگۆڕێت؟ ئەگەڕێمەوە بۆ قسەیەکی کۆن لە وەڵامیان پرسیارەت ئەگەڕێمەوە بۆ قسەیەکی کۆن کاتی خۆی ئێمە گەرج و هەرزەکار بووین یانوەت لە ئێران ئەو کەسەی کە بەیانیان زوو لە خەو هەڵسێت ئەو کەسە حکومەکات. ئەمە سەرچاو ناوەڕۆکەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێرانە دوو هێزی سەرەکی هەبوو، هێزێک هێزی سوپا بوو و هێزێک هێزی ئیتلاعات بوو. هێزەکەی سوپا بەدەست فارسەکانەوە بوو و هێزەکەی ئیتلاعاتی زۆربەی بەدەست تورکەکانەوە بوو. ئەم سراع و کێشمەی بینی سوپا و ئیتلاعات سراعێکی ئەزەلی بوو، هەر لە سەرەتای دروست بوو لە ساڵی 79. ئەم سراعە لەبیرمان بێت کە بۆ خۆی فارس لە ئێرانە ئەقەلیەتە نیسبەتەن بە نەتەوەکانی تر. مەبەستت لە نێوان ئەرتەش و سوپایە بەڕێز بژار. ئەو ئەرتەشەی کرد لە سەردەمی پاشایەتیەوە ما بۆ دواتر ئەرتەشێکی ملی بوو ئەرتەش و سوپا. ئیتلاعات قوربان ئەوان پیانەوە ئیتلاعات لەگەڵ سوپا کە ئەڵین ئەرتەشە ئەسکەرێکەیە، حتا بانکەکانیان جیاواز بوو. باشە ئێران لە 79 ئەم ئەزمەی بە چ شێوەیە چارەسەر کردبوو؟ یەکێک لە بوونی ئەزمەکانەوەی کە تۆ تەزدیری کەی بۆ دەرەوەی خۆت. ئەگەر ملاحەزە بکردا ئێران ئەزمەکانی خۆی لە لوبنان، لە یەمەن، لە عێراق، لە وڵاتەکانی تر چارەسەرە کرد. ئەمە تەزدیری ئەزمە بوو بۆ دەرەوە. باشە بەڵام سیاسەتی نێودەوڵەتیان بەو شێوە لە سووریا بوون منە وردە وردە ئێستا نینۆکی کرا لە شوێنەکانی تر. مەسەلەن لە لوبنانە نەیتوانی ئەو هێزەی نەما پەل بە هاوێژێ لە سەردەمی قاسمی سولەیمانیاویست پەل بە هاوێژێ بچێتە لیبیاش ئەوە بوو نەیتوانی بگاتە لیبیا. لە لوبنانە
نینۆکی کرا لە سووریا نینۆکی کرا لە یەمەنا بە هەمان شێوە حەدێکیان بۆ دانراوە کەم تا زۆر توانیوانە کۆنتترۆلیان بکەن عێراقیان بەدەستەوە ماوەکەیتە کە ئەزمەکانیانی تا تەزدیر بکەن بەڵام ئەگەر حکوومەتی ئێرانی بڕۆکێ تۆ لەو باوەڕای ئەم سیراعی کە چەند ئەزەلیە هەیە لە نێوانیانە بە شێوەیەک برێت بە شێوەیەک بێت بە چۆن بە زمانی عەرەبیڵەیە مڕ عەلەیهم مروڕ الکیرام نەخێر حتمما نەخێر لەبەرەوەی کە ئێران ئەگەر حکوومەتێکی تەوەقع ناکرێت کە حکوومەتێکی با بڵێین یەک پارچەی ئێرانی جارێکی کە پان ئێرانیزم بتوانێت حکوم بکاتەوە لە ئێرانە لەبەرەوە ئەگەری دابەشبوونی ئێران هەیە ئەگەری ئەوە هەیە کە عەرەبەکان بخۆیان جیابنەوە تورکەکان جیابنەوە کوردەوە بە هەمان چێوە بۆ جیابنەوە کەواتە خاریتەی ئێران ڕوبەڕووی ئەگەری ڕوبەڕووی ناڵە مسۆگەرە باشە زۆر سپاس دەکەم ئەبێت بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز بژارتەها خەلیل شارەزای سیاسەتی نێودەوڵەتی سپاس دەکەم بۆ بۆچوونەکانت لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.